ئەمڕۆ هەڵەستیم لە ئەنجامدانی نەشتەگەری فتق بە نازور لە ڕێگەی نازورەوە کە بە شێوازی تێپ کە پێشکەوتوترین ڕێگەیە لە جیهاندا لە ئێستادا ئەنجامی دەدەین بۆم نەخۆشە کە پێشتر نەشتەگەریشکی بۆ کراوە بە ڕێگەی کرانەوە واتە بە ڕێگەی هەڵدڕین بووی کراوە. ئەوەی شانی باس ئەم نەشتەگەری فتق بە دوو ڕێگە ئەنجام دەدرێت، بە ڕێگەی نازور و بە ڕێگەی هەڵدڕین کە ڕێگە کلاسیکەکەی ڕێگە کۆنەکەیە. ئەوەی پێویستە بزانین ڕێگەی نازور تەمان جەماعەتێ ئەدڤانتێجی خۆی هەیە، لایانی باشی خۆی هەیە، ژەوەیە کە نەخۆشکە ئازاری زۆر کەم دەبێت، زوو هەڵدەستێتەوە، زوو دەگەڕێتەوە بۆ سەر ئیشەکەی، هەلی ئیلتیاباتکردنی زۆر کەمترە، وەلی نسبەی نەجاحیش بە هەمان شێوە وەکو نسبەی نەجاحی کرانەوەکە نسبەی نەجاحێکی باشی هەیە. ئەوەی شانی باس ئێمە لە ساڵی ڕابردووە ژمارەیەکی زۆر لەم نەشتەگەریمان بەم تەریقەیە ئەنجامداوە، بەم شێوازە ئەنجامداوە لە ڕێگەی نازورەوە کەویش بەتاکید ڕێگەی نازورەکە ڕێگەی تاپ و تێپی هەیە کە تێپ ئاخر پێشکەوتوترین ڕێگەیە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەگەریە. سمارت وەرچەرخانە.